هەشت ڕۆژ پێش ئێستا مامۆستا ئابێستا یوسف کەوتە نێو ڕووباری تەنکاتور و تا ئێستاش تەرمەکەی نەدۆزراوەتەوە. دەتوانەکەی بابەتە چەند دەری بەس گوێپلایی هاوار دەچم لە سەعاتی بعدم گەشت بە بەخوای دازام چ بکەم. چیرۆکی خنکانی ئاڤێستا ئاگری کرد بە دڵی تەواوی خەڵکی کوردستان و باوکو و دایکیشی تاوەکو ئێستا لە شوێنی خنکانی ماونەتەوە بە ئومێدی دۆزینەوەی تەرمەکەی. ئالێرش سەبرمانێ لەدەوە ئەوش سەبرمان لەگەڵ ئاوەشەیە سەبرمان لەگەڵ ئاوەشێ لێ دەبینەوە لەو ئەوەش دەبینەوە هەف ڕۆژ ئەمە ئاوە ڕایگرتینە ئاوێستای گیر کردیان بە سەبرمانە بە سەبر دەگەینە نەتیجەکە. ڕۆژی 5 ئەم مانگە ئابێستا یوسفی 27 ساڵان و مامۆستای زمانی ئینگلیزی لە ڕووباری تەنکاتور لە گوندی شانەدەری سەر بە قەزای مێرگەسۆر دەخنکێت. ئەماش دوای ئەوەی شایەدی کەوتنی براکەی بۆ نێو ڕووبارەکە دەبێت و دواتر هەوڵی ڕزگارکردنی دەدات بێ ئاگا لەوەی خۆی لە هەمان شوێن دەخنکێت و براکەی ڕزگاری دەبێت. لە چەندین گرتەی ڤیدیۆیی جیاوازدا دایک و باوکی مامۆستا ئاڤێستا یوسف بە دەستی دوعا و بە چاوی پڕفرمێسکەوە ڕوو لە خودا دەکەن هیوای دۆزینەوەی بە زیندویی یان خود بە مردویی دەخوازن. ڕۆژانە ئەوان نان دەخەنە نێو ڕووبار و بە ڕووبار دەڵێن کچەکەمان مامۆستاکەمان بدەوە ئێمە جەرگمان سوتاوە. لە دوای ڕووداوەکە خەڵکی دەڤەری بارزان ڕۆژانە لە ماڵەکانیان نان ئامادە دەکەن و دەیبەنە شوێنی ڕووداوەکە. ئەمە جگەلەوەی بە پێی خشتەیەکی جیاواز ڕۆژانە 3 ژەمان نان لەلایەن شێخانی ئەو دەڤەرە ئامادە دەکرێت و هەر لەلایەن بنەماڵەی ئاڤێستا و خەڵکی دەڤەرەکە پێشوازی لە میوانان دەکرێت. لەسەر فەرمانی سەرۆک بارزانی ڕۆژانە تیمەکانی بەرگری شارستانی لە زەوی و ئاسمان بە چەندین ڕێگەی جیاواز کار بۆ دۆزینەوەی تەرمی مامۆستا ئاڤێستا دەکەن و تیمەکانی بەرگری شارستانی لە تەواوی سنووری هەولێر و زاخۆ هاوشانی بەرگری شارستانی ئیدارەی سربەخۆی سۆران بەشدارن لە گەڕانەکە.